ئەم کاتتان باش من سیروانم ئەمڕۆ ئەم بۆکسکردنی ئەپڵۆشتن پیشان دەدەم بۆ یەکەم جار بە زمانی کوردی لەگەڵ چەند زانیاریەکی خێرا لەسەر ئەم کاتژمێرە. ئەپڵ وۆچ ئەمریکی نوێی ئەپڵە لەو ڕێگا دەتوانین چەندین کردداری ئایفۆنی لەسەر ئەنجام بدەین. لەروێ مۆدلەوە ئەپڵ وۆچ سێ جۆری سەرەکی هەیە: سپۆرت، ئاسایی و ئیدیشن. کانزاکەی ئەپڵ وۆچ سپۆرت ئەلمنیۆمە کە یەکجار سووکە. هی ئەپڵ وۆچی ئاسایی ستەیلنت ستیلە کە یەکجار بتەوە و هی ئیدیشن زێری 18 کەراتە. هەمووشیان بێگومان دوو قەباران هەیە: 38 میلیمەتر و 42 میلیمەتر لەگەڵ چەندین جۆری ڕەنجپان کە دەتوانیت هەلەم ژێرت یاخود دواتر بیان کڕیت. لەگەڵکردنەوەی بۆکسەکە بۆکسێکی تری پلاستیکی هەیە کە کاتژمێرەکەی تایە. دواتر دێنە سەرەوە. لە ژێرەوە ئەمەمان هەیە کە باندێکی تری تایە. هەروی قەبارەوە جیاوازە لەوەی کە بە کاتژمێرەکە بەستراوە لەگەڵ هەندێک زانیاری خێرا و زانیاری لەسەر وەرەنتی. پاشانیش بێگومان لە ژێرەوە سەری بارگاوی کەر و کێبڵەکەمان هەیە. ئەو سەری کێبڵەکە کە بە کاتژمێرەکەی دەبەسترێت مگناتیسە و سەری بارگاوی کەر بێگومان لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر جیاوازە. ئەم سێ سەرە دەنوشتێتەوە کە بۆ هەڵگرتن زۆر ئاسانە. ئێستا با بینە سەر کاتژمێرەکە. ئەوەی من لە جۆری سپۆرتم، قەبارە 42 میلیمەتر ڕەنگی ڕەساسی ئاسمانی. بۆکسەکەی لاکێشەیە، هەرچی دوو مۆدێلەکەی ترە بۆکسەکەیان چوار گۆشەیە. قەبارەی سکرینەکەی 42 میلیمەترە، هەر بە پرۆشر ئەمەشم پێدا. و لە جۆری ڕێتێنایە کە زۆر نایە بۆ بینینی ئامرازەکان، بەواتەیەکی تر زۆر ڕوونە. بەلای ڕاست دوو دەرچە هەیە. یەکەمیان ئەم دوگمەیە کە بەکاردێت بۆ پێکردنی کاتژمێرەکە، پاشانیش بینینی لیستی هاوڕێکانت. و ئەم دەرچەیە تر زۆر شتێکی نایابە. هەمان بیرۆکەی کاتژمێری میکانیکە، بەڵام ئەمە بەکاردێت بۆ گەڕان لە کاتژمێرەکە لە جیاتی پەنجە. و بە پاپێوەنانی هەمان فەرمانی دوگمەی ماڵەوە ئەنجام دەدات کە لە ئایفۆن هەیە یاخود ئایپاد. و بێگومان دەتوانی 50 شت بەکاربێنیت بۆ گەڕان و کارپێکردنی بەبێ هیچ کێشەیەک. لە ژێرەوە ئامرازی پێوانی ترپەی دڵ هەیە لەگەڵ شوێنی بارگاوی کردی ئەم کاتژمێرە. لە هەمان کاتیشدا وەک لەرزە کار دەکات. بۆ نمونە کاتێک پەیوەندیت بۆ دێت یاخود مەسیجێکت بۆ دێت هەست بە لەرزەیەک دەکەیت. و بێگومان مایکرۆفۆنیش تایە لەگەڵ سپیکەر. گەلی فەرمان دەتوانی بەهۆی ئەم کاتژمێرە ئەنجام بدەیت. وەک پەیوەندیکردن لەسەر کاتژمێرەکە، ناردنی مەسیج، کارپێکردنی چەندین بەرنامە کە هەموویان پاڵپشتی ئەمامێرە دەکەن بۆ پێوانەی ترپەی دڵ کە زۆر وردی دروستە. بەڵام لە هەمووی گرنگتر ئەم کاتژمێرە زۆر سەرکەوتووە لە بواری وەرزش کە زۆر بە وردی خێرایی و ژمارەی پلەکانە و چەندین شتی تریت پێ دەڵێ. و بۆ سودوەرگرتن لە گشت فرمانەکانی ئەپڵ وۆچ پێویستە تۆ ئایفۆن 5 یان نوێتری هەبێ، ئەگەرنا ناتوانانی سوودی لێ وەربگریت. بۆ کارکردنی هەندێک فرمان لە ئێستادا دەبێت ئایفۆنەکە لێو نزیک بێت، ئەلانی کەم 20 بۆ 30 مەتر. بەڵام بۆ گوێگرتن لە میوزیک یان پێوانی ترپەی دڵ یان لەباری وەرزش یان هەندێک شتی تر پێویست ناکات ئایفۆنەکەت پێ بێت. و بێگومان لە چەند مانگی داهات و ئۆپەرەتینگ سیستمی دوو بڵاو دەکرێتەوە بۆ ئەم کاتژمێرە کە دەتوانی زۆر کار بەبێ ئایفۆن ئەنجام بدەیت. و بێگومان دەشتوانی ئەپڵ وۆچ بەکار بهێنێت بۆ پارەدان هەر شوێنێک بیت کەس پاڵپشتی NFC بکات. لە ماوەی ئەم مانگە بەردەوام ڤیدیۆ دادەنێم لەسەر ئەپڵ وۆچ و تایبەتمەندیەکانی ڕوون دەکەمەوە بۆ ئەوەشە کەویستان بکڕن زانیاری پێشوختان هەبێ لەسەری. و بۆ بینینیان تکایە سبسکرایب چەنەڵەکەم بکەن. وێم خۆشیتانە، خواتان لەگەڵ.